سڵاوتان لێبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم لە ماڵپەڕی گلۆب ئامەیلی کەنەدی راپۆرتێکی تایبەت بڵاوکراوەتەوە لەبارەی کوردەوە. لە راپۆرتەکەدا باز لە کوردانی هەر چوار پارچەی کوردستان کراوە. لەبارەی کوردانی باشوورەوە راپۆرتەکە ئاماژەی بەوەداوە کە کوردەکان لە عێراق لە 6 میلیۆن یاخود زیاتر پێکدێن کە حکوومەتێکی ئۆتۆنۆمیان هەیە و لەسەر لێواری سربەخۆیی تەواودان. هەر لەو راپۆرتەدا ئاماژە بە پەیوەندیەکانی کورد لەگەڵ وڵاتانی ناوچەکە ئاماژەی پێ دراوە. هەروەها لە ماڵپەڕی CNN بڵاو کراوەتەوە لە دوای ئەوەی هەواڵی ونبوونی مادەیەکی تشکدەرەوە لە عێراق بڵاو بوویەوە بەرپرسانی عێراق بە ئاگایی خۆیان پیشاندا لەبارەی ئەو مادانەوە. دکتۆر جاسم ئەلفەلاحی جێگیری وەزیری تەندروستی عێراق ڕایگەیاند کە ئەو مادانەیان دۆزیوەتەوە. ئەو بەرپرسە عێراقی ڕایگەیان بەبێ هیچ شتێک بەسەر ئەو مادانە بێت توانویانە بیاندۆزنەوە و ئەو زانیاریەشمان بەخشیوە بە ئاژانسی وزەی ئاتۆمی نێو دەوڵەتی. لە یۆرۆنیوز بڵاو کراوەتەوە لە دوای ئەوەی پەکەکە سێ ڕۆژنامەنووسی ئاژانسی هەواڵیانە دۆڵی دەستگیر کرد دواتر پەکەکە ئازادیکردن. ئەو سێ ڕۆژنامەنووسە لە ناوچەی مێردین لە باکووری کوردستان لەلایەن پەکەکەوە فڕێنرابوون بۆ شوێنێکی نادیار برابوون. هەرچەندە پەکەکە دەستگیرکردنی ئەو پەیامنێرانەی پشتڕاست نەکردەوە بەڵام ئاژانسی ئانادۆڵ هەواڵی فڕاندنەکەی پاش ئازادکردنی پەیامنێرەکانی ئاشکرا کردووە و هیچ وردەکاریەکی دەستگیرکردنی ئەو سێ پەیامنێرەشی باس نەکردووە. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانین پێشکەشکردن باختەوەر بن.